بینەرانی عزیزی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی بەکراوەیی تایبەتە بە 25 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان. ساڵانە لە چەند بۆنەیەکی دیاریکراودا حکوومەت و ڕێکخراوەکانی بواری ژنان و ئافرەتان چەندین چالاکی ئەنجام دەدەن و ئەوەشی جێگەی سەرنجە دەوترێت کە ساڵ لە دوای ساڵ ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان ڕوو لە هەڵکشان دەکەن. پرسیارەکەش ئەوەیە لە هەرێمێکدا کە هێشتا ژنی تیادا دەکوژرێت و فرەژنی بوونی هەیە و کچان بەبێ خواستی خۆیان بەشوو دەدرێن، ئایا دەکرێت باس لە مافی ژنان بکەین؟ ئایا پیاوەکانی ئەم کۆمەڵگەیە تا چەندە ئەو دروشمانەی هەڵیان گرتووە بۆ بەرگری لە ئافرەتان لە ژیانی ڕۆژانەیاندا بەکردەوە ئەنجامیان داوە و بڕوایان پێیەتی؟ ئەو چالاکیانەی ساڵانە ئەنجام دەدرێن چ کاریگەریەکیان هەیە لەسەر کۆمەلگا؟ ئایا حکوومەت و پارلەمان و ڕێکخراوە حزبی و ناحکومیەکان چیان بۆ ژنان کردووە؟ لەم بەرنامەیەدا تاوتوێی چەندین تەوەری دیکەی پەیوەنددار دەکەین. بەڵێ بینەرانی عزیز، بۆ ئەم بەرنامەیەش میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە دکتۆرە ڤیان سلێمان، سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان. میوانی دووهەممان ئەمەل جەلال، ئەندامی ئەنجومەنی باڵای خانمان. خێربن. ئاشتی عزیز، پەرلەمانتاری کوردستان لە لیژنەی بەرگریکردن لە مافی ئافرەتان. میوانی چوارهەمیشمان جوانە، عوسمان و وتەبێژی هەڵمەتی قردێلەی سپی و کارمەندی رێکخراوی ئاسودە. بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە عزیزانەش دەکەم. دکتۆرە، بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ. بەشێکی پرسیارەکەم ئەوەیە، ئایا شتێکمان هەیە ناوی کێشەی ژنان بێت؟ لە کاتێکدا بەپێی ئامارەکان مانگانە 341 ژن و هەفتانە 79 ژن و ڕۆژانە 12 ژن ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە لە سێ پارێزگاکەی هەرێمدا و تەنها لە مانگی 9 و 10دا 19 حاڵەتی کوشتن و خۆکوشتن هەبووە، 55 سوتاندن و ستان و خۆسوتاندن، 28 ئەشکەنجەدان، 790 سکاڵا تۆمارکردن، 33 دەستدرێژی سێکسی. ئەو ئامارانەی کە بەڕێزت ئاماژەی پێکرد خۆیان گەواهی دەری ئەوەنە کە کێشەیەکمان هەیە بە ناوی کێشەی ئافرەت، کێشەی ئافرەت و ژن. بەس ئەوەی کە جێگەی دڵخۆشیە، ئێمە با سەرەتا لەو مقدمەی کە بەڕێزت پێشکەش کرد کە باسی هەرێمی کوردستانت کرد، باسی کوردستان بە شێوەیەکی گشتی کرد، وتی پێویستە مافی ژن هەبێ. هەر بۆ بیرهێنانەوە ئەڵێمەوە لەم شارە خۆشەویستەدا، لە شاری هەڵمەت و قوربانی، لە شاری سلێمانی یەکەم جار حرەکەی بەرگریکردن لە مافی ئافرەتان لەم شارەوە دەستی پێ کردووە. ئەگەر بۆ مێژوو بگەڕینەوە کە یەکەمیان کە مۆرکی فعلەن کوردانەی پێوە هەبوو لەگەڵ لە سەردەستی کۆمەڵی ئافرەتی کورتپەروەر، ژنپەروەر کە خۆیان بە قەزیەی ژن و خۆیان بە ڕۆشنبیرکردنی ژن بە پێویستی دەزانی، لە سەردەستی حەبسەخانی نەقیب و حەبسەخانی عیرفان ئەفەندی کۆمەڵەی زانستی ئافرەتانی کورد دامەزرا کە لە ساڵی 1931 بوو و دواتر ئەم کۆمەڵە ئافرەتە کە جێگەی ڕێز و شانازی هەموو ئافرەتانی کوردستانین لەگەڵ کۆمەڵی ئافرەتانی دیکە تا ئەو کاتێک کە بە فەرمی یەکەم ڕێکخراوی تایبەت لە مافی ئافرەتان کە کار بۆ قەزیەی ئافرەت و بۆ پرسی ئافرەت لە ناو کۆمەلگای کوردستانیدا لە باشووری کوردستان بکاتەوە کە یەکێتی ئافرەتانی کوردستانە لە ساڵی 1952 هەر لەم شارە لە شاری سلێمانی لە ماڵی میرزا غەفور دامەزرا. کەواتە دکتۆرە، هەر لە قسەکەی خۆتەوە کە وەکو لە ڕووی مێژوویەوە کۆنترین ڕێکخراوە بۆ بەرگری لە مافی ئافرەتان و ژنان، یەکێتی ئافرەتانی کوردستان چی کردووە بۆ ژن لە خیلالی ئەم 22 ساڵێ؟ لە خیلالی ئەم 6 ساڵەیە مەبەستم لە دوای ڕاپەڕینەوە بیزڵ لە دوای ڕاپەڕین بێگومان یەکێتی ئافرەتانی کوردستان، ئیستراتیجیەتی یەکێتی ئافرەتانی کوردستان هەر لە سەرەتایدا مەزراندنیەوە لەسەر دوو ڕاستا بووە. بڵێن یەکەم ڕاستە لەسەر تاکی ئافرەت بووە کە چۆن خودی ئافرەت وشیار دەکاتەوە، چۆن هەوڵی خوێندەوارکردنی بە مافەکانی ئاشناکردنی، هەوڵی ئەوە دەدات کە ئافرەتێکی بە ئەزمون بێ، ئافرەتێکی بە ئاگا بێ، بتوانێت چۆن خۆی ببێتە خاوەن کەسایەتی و پێگەیەکی باش هەم لە ناو خێزان هەم لە ناو کۆمەلگادا. لەم ڕاستەیە ئێستا دێمەوە سەری لەم ڕاستەیە دەکاری کردوتەوە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا. ڕاستای دووەم کە کاری لەسەر کردووە لەسەر مستەوای جڤاک کاری کردووە، لەسەر مستەوای کۆمەلگا کاری کردووە، بەوەی کە بەردەوام هەوڵی ئەوەی داوە
کە لە ڕێگەی وشیارکردنەوە لە ڕێگەی بەکارهێنان تەبان بەپێی قۆناغەکانی مێژوو ئەو زروفەی کە هەرێمی کوردستان تێدا پێی دەرباز بووە هەموو جارێ ئالیەتەکان و مێتۆدەکان جیاواز بووە بەڵام مهم بەردەوام هەوڵی ئەوەی داوە کە لە ڕێی مێتۆدی جیاوازەوە تاکەکانی کۆمەلگا لەسەر ئەوە ڕابهێنرێت کە ڕێز لە ئافرەت بگرن کۆمەڵی دیاردەی ناشرینی کە بۆیتەوە جزئێک لە دابی کۆمەلگای کوردستانی کە لە حقیقەتە دابی ئێمەش نییە نەریتی کۆمەلگای کوردستانیە هەوڵی دکتۆرە با من ئەو پرسیارە بکەم سەرڕای هەموو قسانەی کە تۆ کردت کە بۆ کارتان کردووە بۆی ئافرەت بە مافەکانی ئاشنا بێت بۆی کۆمەلگا هۆشیار بێ بەرامبەر بە مافەکانی ژنان بەڵام لەگەڵەوە نیم باسی ئامارەکان بکەم چکە زۆر باس کراوە بەڵام ئامارەکان ساڵ بە ساڵ لاڵکشاندان کێ بەرپرسیارە لەمە هەست ناکەی بەرپرسیارێتەکە زیاتر ڕوبەڕووی دوو پارتە دەسەڵاتدارەکە دەبێتەوە چکە وەک چۆن لە کایەکانی ترە ئەوان بەرپرسیارن دەسەڵاتیان بەدەستە لەمەشە یەکێتی ئافرەتان و یەکێتی ژنان و ئەنجومەنی باڵای خانمان بەرپرسیار بن بێگومان وەبالی زیاتر ئەکەوێتەوە ئەستۆی ئێمە بە حقیقات دەبێت دام بەو شتەیە دابنین بەڵام یەک شتی دیکە هەیە لێرە ئەگەر ئێمە بین ئامارەکان کە بەو شێوە ئێوەدی ڕاستایی دەکەن ئەڵێن لە هەڵکەشاندایە هەموو ئامارەکان حقیقەتەکە ئەوە نییە کە لە هەڵکەشاندایە ئەگەر بین لەسەرەوەی کە دەستگایەکی فەرمی هەبێ وەکو حکوومەت کە ڕەچاوی ئەو بکات کە ساڵانە توندوتیژی چەند بەرامبەر بە ئافرەتان دەکرێت لە هەرێمی کوردستان دوای دامەزراندنی بەڕێوەبەرایەتەکانی توندوتیژی بوونەتەوە بەڵێ کە لە ساڵی 2007 بووە هەر بۆ ئاگاداری بەڕێستان ئێمە خۆشماندی ڕاستەمان کردووە لەو گۆوارەشی کارش کە لە بەردەستی بەڕێستانە و لە کۆمەڵی بابەتی دیکەش کە لە داهاتوو یەکێتی ئافرەتان دەیخاتەوە بەردەستی هەموو لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی بتوانین ئیسیفادەیەکی جدی کاری جدی لەسەر بکرێت و ئیسیفادەیەکی باش لی ببنرێ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئامارەکان ساڵ بۆ ساڵ جیاوازە دەبینی لە سەردەمێکە کە لە 2007 و 2008 ئەوانە بگرین کە بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی دامەزران کە بەڕێوەبەرایەتیەکی تایبەت بە مافی مرۆڤ لە ناو کە وەزارەتی مافی مرۆڤیش ئەو کاتە هەبوو بەڕێوەبەرایەتیەکی تایبەت بە مافی مرۆڤیش دواتر هەبوو وەزارەتێکیش هەبوو بە ناوی وەزارەتی ژنان وەزارەتی ئافرەت هەرچەندە ئەگەر حەقی تەنیا بڵێن دەمانوت بە خۆی و بە حەقیبەکەیەوە بەڵام مهم وجودێکی هەبوو هەر دیسان حکوومەت ڕێگەی دابوو ژمارەیەکی یەکجار زۆر لە ڕێکخراوەکان دابمەزرێن فاند بەردەوام هەبوو ئەمانە هەمووی وای لێ کرد کە لە ساڵەکان ئەگەر سەیریکەیتەوە 2008 2009 دەیبینی زۆر لە توندوتیژیەکان کەمتر بووینەتەوە ئامارمان لە بەردەستایە کەمتر بووینەتەوە بەڵام ئێوە بەوە تۆمەتبارەکرێن کە ڕێکخراو گەلێکی شەرمنن لە دەستخستنە سەر برینەکان ئەوترێت زیاتر ئێوە ئەجێندای حزبی جێبەجێ دەکەن تاوەکو ئەجێندای گەڕانەوەی ماف بۆژن من تەحەدای ئەم قسەیە دەکەم بەڵام بە حقیقەت جەناب نەتێش قسەکەی خۆم تاوەکەم بەڵام دوای ئەوەی کە میزانیای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بڕا دوای ئەوەی کە وەزارەتێک بە ناوی مافی ئافرەت نەمایەوە بە ناوی ژنان نەمایەوە دوای ئەوەی کە وەزارەتی مافی مرۆڤ و بەڕێوەبەرایەتیەکان نەمانەوە جارێکی دیکە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بینیمان کە فعلەن لە هەڵکەشاندایە ئێمە ڕێکخراوگەلێکی شەرمن نین من تەحەدای هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەکەم کە یەکێک لە ڕێکخراوەکان لە خلالی 9 مانگا توانی بێت تەنیا لە بابەتی وشیارکردنەوە 745 سیمینار تەنیا لە بواری ڕاهێنانی پیشەی ئافرەتان 309 خولی ڕاهێنانی پێشەی دێمە لای تۆ تۆ وەکو یەکێک لەو ژنانەی ئۆپۆزیسیۆن کە بایکۆتی چالاکیەکانی 25 نۆڤەمبەر و ئەو 16 ڕۆژەتان کرد پێت وایە چی دەبوو بۆ ژنان ساڵانە بکرابە بەدر لەوەی کە دکتۆرە ئاماژەی بە سیمینار و کۆڕ و چەند سەدێکدا چی دەبوو بکرایە و نەکراوە من بڕوام وایە کێشەی ژن بە حیزبیکردنی تەواوی کۆمەلگا چارەسەر نابێت لە هەر شوێنێک کێشەی ژن هەبێ بە تەکید کێشەی هەموو کۆمەلگا هەیە من هەمیشە داکۆکی لەو مەسەلەیە یەکەم کە ژن دۆزی دانەبراوە لە هەموو کۆمەلگا واتە لە کاتێکە ڕەوشی ژیانی ژن لە ژێر هەڕەشایە بێ هەموو کۆمەلگا لە ژێر هەڕەشایە سەحافە لە ژێر هەڕەشایە ڕۆژنامەنووس ئەگەری کوشتنی هەیە بۆ یشتێکی زۆر سانایە کە بڵین ژنیش ئەگەری کوشتنی هەیە یەکێک کە بتوانێت دەنگێکی جیاوازی هەبێ ئەگەری کە ژیانی لە ژێر هەڕەشایە بە شێوەیەکی گشتی ڕەوشی مافی مرۆڤ بە بڕوای من لە هەرێمی کوردستانە لە ژێر هەڕەشایە کە ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە هەر کۆمەلگایەکە کە ببینین
پێشکەوتنێکی دیموکراسی یان پایەکانی دیموکراسی توانی بێتی خۆی جێگیر بکە لەو کۆمەلگایات بە گرنگترین خاڵەکان کە بە بڕوای من کە شتێکی زۆر سانە بوو دەبواە حکوومەتی هەرێم لە ساڵەکانی ڕابردووای بیکردە وەکو بەڕێزی ئاماژەی کرد کە کۆمەڵێکدام و دەستگای فەرمیمان هەبووە وەکو وەزارەتی ژنان و فەرمانگەی مافی مرۆڤ و کۆمەڵێک دامەزراوی تر بەڵام تا ئێستا ئامارێکی نیشتیمانی نییە بەڕێزت داتایە کەڵێ خاتون بەڕێستەڵیت لە هەڵکشانایە خاتونەڵێ لە دابەزینایە واتە تا ئێستا بەداخەو بۆم پرسە گەورەیە بۆم دۆزە خەتەرە کە ژیانی ژن لەژێر هەڕەشە و کوشتن و بەردەوام تعداکردنایە ئێمە ئامارێکی نیشتیمانی نییە کە بەرپرس بە بڕوای من هەموو دەستگایانی کە پاران لە بەردەستایە کە دەستگای ئەکادمین کە ئەتوان سەرخانی فکری خەڵک لەژێر دەسەڵاتیانەیە دەتوانن سوود لە توانە ئەکادیمیەکانی زانکۆکانی هەرێمی کوردستانیان هەر سنتەرێکی تایبەت هەبووە من حەزمەکردێکێک لە حیزبەکان جەختی بکردایەتەوە سەر ئەمەوەیان ئیشێکی گەورەی تەرخان بکردای بەوەی کە ساڵانە بە تەنها بەست توێژینەوە بکات بۆ ڕەوشی ژیانی ژن لە خراپبوونایە واتە بەردەوام لە بەراوردکردن نابین لەنەوە یەکە ئەمان و دیاردەی چەک کۆنتترۆل ناکرێ ساڵانی تر سیرەکەی بە کۆمەڵێک مەترسیتر لەسەر ژیانی ژن بوو لەوانە کە حساری لە هەرێمی کوردستانە هەبوو ژیانی ئابووری هەموو تاکێک لە هەرێمی کوردستانە کەوا کرا کۆمەڵێک دیاردەی بازرگانیکردن بە ژنان وە کۆمەڵێک دیاردەی تر کە ئەم کۆمەلگایە پێی نامە بوو هاتە ناو کۆمەلگەی کوردستانەوە ئاشتی خان ئێوە زۆر جار ڕخنی ئێوەتان لێ دەگرێت وەکو ژنە پەرلەمانتارێک لە لیژنەی بەرگریکردن لە مافەکانی ئافرەت ڕخنی ئێوەتان لێ دەگیرێت دەڵێن ئێوە قسە ئەکەن ڕخنە ئەگرن بەڵام وەکو پەرلەمان هیچتان دیار نییە چیتان کردووە ئێوە بە بڕوای من باشترین حەلکێسە پەرلەمانی کوردستان دۆزیوێتێوانێ لە دوایەوەی کە ڕزگاری بێت لە چەمکی زۆرینە و کەمینە و بتوانێت کۆمەڵێک یاساکە ڕاستەوخۆ لە هەموو یاساکان گرنگترە پەیوەندی بە ژیانی خەڵک هەیە ئیبداعی کردو لە دروستکردنی تەوافقی سیاسیە کە من خۆم ڕخنم هەیە لەسەر پرسی و چارەسەرکردنی تەوافقی سیاسی بەڵام بە بڕوای من لە دوایەوەی کە هەموو ڕێگاکانی تر ئێمە نەگەیانە ئەنجام ناچار پەرلەمانی کوردستان بە بڕوای من تەوافقی سیاسی اعترافکردنە بەوەی کە دەستێوەردانی حیزبی هەیە بۆ کاری پەرلەمانیش وەلا قۆناغێکی ترا من وەکو ژنێکی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانی کوردستانە هەمیشە جەختمان لەسەرەوە کردوتەوانێت کە ئایا بۆ ناتوانێت پەرلەمانی کوردستان ڕۆڵێکی چاودێری کەری فعلی هەبێت بەسەر ئەو یاسایانە کە دەری ئەکات بۆ نمونە ئێمە لە مانگی لە یاسای ژمارە 2011 یاسایەکی زۆر باش بە شایەتی زۆرێک لە چالاکوانانی بواری سیاسی و کۆمەڵی مەدەنی و لەسەر ئاستی دەریشەوانێ پەرلەمانی کوردستان توانی یاسایەکی زۆر باش دەربکات بە ناوی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئێمە چەند جارێک بە شێوەیەکی فەرمی وەکو پەرلەمانی کوردستان وەکو لیژنەکەمان ڕاستەوخۆ داوای ئەوەمان کردو کە حکوومەت بەرپرس بێت ئەم یاسایە بخاتە چوارچێوەی جێبەجێکردنەوە بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە بۆ جێبەجێکردنی لە ناو پارلەمانیشە ڕخنەی ئێوە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە کە ژنانی ناو پارلەمان خانمانی ناو پارلەمان تا ئێستا نەیانتوانیوە بە ئیجماع یاخود بە کۆدەنگی لەسەر مەسلەیەک ڕێک بکەون چۆن داوا لە پیاوان دەکەن لە ناو پارلەمان لە دەرەوەی پارلەمان لە خەڵکە ئاسایەکە کە ماف بۆشن بگیاڕێتەوە کە ئێوە خۆتان کۆدەنگ نین من قەنەعاتی تەواوم هەیە ژن ئینسانە ژن هەموو لەحزەیە نابێ پێی بڵێ تۆ ڕەگەزەکە و جیاوازە تۆ شتێکی ناوازی لە ناو کۆمەلگایە ینی بە بڕوای من ئەمە خۆی جیاکاریە کە تۆ هەمیشە بیری بخەیتوانێت تۆ ڕەگەزی مێنی بە بڕوای منە بێت تۆ ڕێز و ئەرزشی بگری وەکو ئینسان دواتر هەندێک تایبەتمەندی هەیە کە دەگەڕێتەوە بۆ ڕەگەزەکەی کە بەهۆی مێژوویەکی زۆرەوانە چەسێنراوە چی سەبارەت بەوەی مەبەستی من لەوایە سەبارەت بە مافی ژنان سەبارەت بە بەرگاربوونەوەی خێزان لە توندوتیژی چۆن نەتانتوانی بەڕێز من بە پرسیارێک تەوجیهی بەڕێزت بکەمەوانێ ئایا هەموو ئینسانانی لە ناو پەرلەمانی کوردستانە ئیشەکەن یعنی ئەمانە خەڵکێکی ئازادن بە پیاوی ئەمە کەیسێکی جیاوازە هەست ناکەین بە بڕوای من نەخێر لە پیاوێک هەبێ کە ئازاد نەبێ لە ناو پەرلەمانی کوردستانە محکوم بێ بە دەنگدان لەسەر هەندێک لە پرسەکان وەکو حیزبە سیاسیەکەی بۆ ناکرێ ژنێکی شەبێ پاشکۆی حیزبە سیاسیەکەی خۆی بێ لە کاتێکە کە ژیانی ژن لەم کۆمەلگایە زۆر زیاتر هەڕەشی لەسەرە ژن ئەگەری دەستکەوتنی پۆست و پلەپایی زۆر دەرفەتەکانی کەمترە کەواتەکە کردووە کە هەڕەشەی زیاتر لەسەرە بۆچی ژنان لە ناو پارلەمان ناتوانن کۆدەنگ بۆەوەی فشار دروست بکەن مەبەستی سەرەکی من ئەوەیە کی دەکەمەوە سەرەوەی کە موقعی قەرار لە هەرێمی کوردستانە بەدەستکەیە زۆربەی پۆستەکان کە موقعی سنعی قەرارە لە هەرێمی کوردستانە بەدەست پیاوە کەواتە هەمیشە پیاو تەزدیری مۆدێلێک کات لە پاشکۆکردنی نەک ژن هەموو کۆمەلگایی هەموو ئینسانێک هەموو تاکێک لە ناو کۆمەلگایە دەیەوێت لە مۆدلەکەی خۆی بچێ ئەم مۆدێلە
زامنکردنی ئەوەیە کە بەردەوام سەری بۆ ڕابۆشێنێ کەنی خاتر ژنانیش قبوڵیان کردووە ژن وەکو ئەو ئینسانی کە پاشکۆ کراوە لە کۆمەلگایە نەک وەکو ڕەگەزیمەینە بۆیە بە بڕوای من کۆمەلگایە کە پاشکۆ بێت ژنیشتیا پاشکۆ قبولکردنی ئەو کارانەی بەرامبەریان نەکرێت قبولکردنی پاشکۆ خستنیان نییە گەورەترین هاڕەشە بە بڕوای منەوەی کە ژن لە مەزدەری سونعی قەرارانی لە هەریمی کوردستانە ئەگەر وەکو ئەو دەرگایی کە بە کۆتا کە حکمەتەکەی ناگەڕێتەوە بۆ پیاوانی سیاسی سەرکردە سیاسی کوردەکان حکمەتەکە گەڕێتەوانێ بۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و کە لە سایە 25 فەرزکە لە قائیمە سیاسەکانە دەبێت ژنتیایە بەشدار بێ بە بڕوای من حکمەتەکە ئەوە نیە عقلێتێکی کراوەی سەرکردەی سیاسیە بێ باشترین بەڵگەش لەسەر ئاستی دەسەڵاتی جێبەجێکردنە بینی تەنها یەک وەزیری ژنمان هەیە لەسەر ئاستی بەڕێوەبەرە گشتی و بەڕێوەبەرە لۆکاڵەکانە بینی ژن لە ئاستێکی زۆر نزمە کەواتەکە ژن لە موقعی قەرارانە بێ بەشداری ناکە لە ڕسمی سیاسەتی ئایندەی ژن بەرەوگەشە پێدان بێت. ئەمەل خان دێمە لای تۆ تۆکو ئەندامی ئەنجومەنی باڵای خانمان لەم بەرنمەیە ئامادەیت هەیە حزۆرت هەیە ڕخنەیەکی زۆر لە ئەدای ئەنجومەنی خانمان دەگیرێت دەوترێت سەرڕای ئەو یعنی ئەو ئیمکانیاتە باشی کە لە بەردەستاندایە هیچی واتان نەکردو ئەمە ڕای من نییە دەوترێ پارەتان لە بەردەستە حکوومەت دەعامتانەکات ئەوەتانێ بۆ نمونە دەبینی لە چالاکی 25 نۆڤەمبەرە ئەڵێت بە هاوکاری دارایی ئەنجومەنی خانمان ئەم گروپانە کۆبوونەتەوە ئەنجومەنی باڵای کاروباری خانمانۆکو دەستگایەکی فەرمی سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانۆکو دەستگایەکی تازە لە دامەزراندنە حتمما وەکوی دکتۆرە ڤیان و ئاشتی ئەوانی شووتیان ئێمە بەرپرسیارەتی بەشێکی زۆری لەو بەرپرسیارەتی کە بەرویژنانە بێتەوە ڕوبڕووی ئەنجومەنی بەرپرسیارەتەکە ئەکەوێتە سەرشانی ئەنجومەنی باڵای خانمانش بەس بیرمان نەچێ ئەنجومەنی باڵای کاروباری خانمان ماوەی ساڵ نوێ کە دامەزراوە واتە کۆی کارەکانی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە هەرێمی کوردستان ناکاتە ساڵ و نیوێک دامەزراوەیەک لە ماوەی ساڵ و نیوێکە دامەزرا بێت و هێشتا خۆی لە ڕووی ئەم دامەزراوەیە بە یاسایی نەکراوە واتە دامەزراوەکە هێشتا یاسای تایبەتمەندی خۆی نییە کە بە یاسایی نەکراوە چۆن کارەکە ئەم دامەزراوەیە بە نظامێکی ناوخنەیەکی ئەو ژنە پەرلەمانتارانەشەوە بووە ئەم دامەزراوەیە بە نظامێکی ناوخۆی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دامەزراوە کە ئەوە شتێکی سروشتی و ئازاییە بەڵام ئەوەی کە دوای ئەوەی ئەنجومەنەکە دامەزراوە پێویستە کە ئێستا ئێمە لە یاساکەی نەچۆتە پەرلەمانەوە هێشتا واتە یاسایی نییە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان وەکو دەستگایەکی فەرمی لە ناو دەسەڵاتی جێبەجێکاریە بەڵام بۆ خۆی دەستگایەکی جێبەجێکاری نییە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان لەگەڵ دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێم هەماهەنگی وەکارەکانی هاوبەشە واتە شەریکە لەگەڵ دامەزراوەکانی حکوومەت بەڵام خۆی هەڵناسێ بە لایەنە کرداریەکەیەوە بەڵکو ئەنجومەنی باڵای خانمان کاری داڕشتنەوەی سیاسەتی حکوومەت وەسەر لەنێ پیاچوونەوە بە سیاسەت و بە استراتیجەتی حکوومەت لە بەرامبەر پەرسیژن وەلەو کاتی ئەنجومەنی باڵای خانمان دابەزراوە لە ڕێی هەڵسەنگاندنی بارودۆخی ژن لە ڕووی بەشداریکردنیەوە لە ناو دامەزراوە حکوومیەکان و لە ڕووی ئاستی بەشداریکردنی لە ڕووی توانایی و لێهاتووی ژن لە پۆستە باڵاکانی حکوومەتی هەرێم هەموو ئەمانە لە ڕێگای استراتیجەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی استراتیجەتی نیشتیمانی کە داڕێژراوە ئەنجومەنی باڵای خانمان لە بەرامبەر ئەم پرسە دوو استراتیجەتی داڕشتووە یەکێکیان تەواو بووە هەڵبەتە هەموو ئەو کارانی ئەنجومەنی باڵای خانمانێکە بە هاوبەش لەگەڵ شەریکەکانی لە ناو دەستگا فەرمیەکان و لە دەرەوەی دەستگا فەرمیەکان کەوانش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە و مامۆستایانی زانکۆ و ئەکادیمی شارەزایانە بە تۆمەتبارەکرێن بەوەی کە هەیمەنی حزبتان بەسەرەوەیە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وایە یاوانیە ئەو تێگەیشتنە من ئەپرسم من لە خۆمەوە ئەم قسەیە ناکەم ئەنجامێکی ئەنجومەنی باڵای خانمان ئەڵێت ئەنجومەنی باڵای خانمان بە کێشە و گرفتەوە لەدایک بووە و لە ناو ململانەی حزبیدا ئەفلیج کراوە هەمان پۆستی جەنابتانی هەیە ئەم قسەیە ئەکات من ئەپرسم ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پێم خۆشە ئەم قسەیە خۆی قسە فەقیرە هەموو کەسێک دەتوانێت بیکە بەس قسە لەسەر ئەساسی دەرەنجامێک بیکات کە کاریگەریەکانی ئەم بە حزبی بوونە مؤشراتەکانیم پێ بڵێ کامێ ئەو کارە حزبیانە من نایشارمەوە باس لە کاری حزبی ناکەم بۆ نمونە دەوترێت ژنی چالاکمان هەیە لەبەر ئەوەی یان یەکێتی یان پارتی نییە بۆ نمونە بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابیشت بۆ نمونە ئەندامی مەکتەبی ڕێکخراوی دیموکراتیەکانی ناهێڵن لای ئێوە جێگەی بێتەوە ئەمە قسەی ئەو کەسانن لەناو ئەنجومەنەکە ئیشەکەن کاگیرگەر من بۆ خۆم ماوەی 8 مانگە لەناو ئەنجومەنی باڵای کاروباری خانمانم
هەموو ئەوانەی کە لەناو ئەنجومەنی باڵای کاروباری خانمان کە لە سەرەتای دامەزراندنیەوە هاتووە بە پرسوڕاوە بە ڕاوێژکردن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و لەگەڵ دەستگاکانی ترە دامەزراوە ئەو دامەزراوەی هەروە لە خۆڕدا نەمەزراوە من پێشەوەی بچمەنەوە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان دوو جۆر تەوەجوه هەبوو بە دامەزراندنی ئەم دامەزراوەیە واتە حکوومەت ئەم دامەزراوەی هەر لە خۆڕدا نەمەزران تەوەجوهێک ئەوە بوو کە دامەزراوەیەکدا بمەزرێت سەر بە پەرلەمانی کوردستان بێ کە ئەو کاتە من بۆ خۆم یەکێک لە تەوەجوهەکانەوە بیرڕاکەم ئەو بوو کە کۆمیسیۆنێکی سەربەخۆ بێ و سەر بە پەرلەمان بێ تەوەجوهی دووەم ئەوە بوو کە سەر بە دەسەڵاتی جێبەجێکردن بێ بۆی بتوانێت توانە و ئیمکانیەت و بتوانێت بە فعلی بەرامبەر بە بەرپرسیارەتەکان ببوورە وەکو کەسێکی چالاک وەکو چالاکوانێکی بواری مافی ژنان کە لە ناو ڕێکخراوەکانە کارت کردو و ئێستش لە ئەنجومەنی باڵای خانمانی دەوترێت و ئەمە چەندین جار دووبارە و دووپات کراوەتەوە کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە هەرێمی کوردستان بە سیاسی کراون بە حزبی کراون ئیفلیچ کراون بۆیە ناتوانن گەر بشیانەوێت کارێک بکەن دەستیان بەستراوە کاک یادگار با ئێمە بە واقعی تعامل لەگەڵ حیاتی سیاسی و کۆمەڵایەتی خۆمان بکەین لە هیچ وڵاتێکی دنیای نییە حزب یعنی حزب وەکو ڕێکخراوێک ئەو حزبانە ناکەگەنە دەسەڵات بەس ئەو حزبانەی لە دەرەوەی دەسەڵاتن ئەوانش بۆ خۆیان ڕێکخراوێکن لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەڵام دوو ئامانجی جیاوازمان هەیە ئامانجی حزب گەیشتن بە دەسەڵاتە ئامانجی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پێشاندان و دەرخستنی پێشەلکاری و گرفتەکانی کۆمەلگایە و بۆ گوشارخستنە سەر دەسەڵاتی سیاسی لێرە ئەم دوولایەنە هەردووکیان بە دوو بەرنامەوە ئەچنە پێشەوە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان هەردوو لا جەخت دەکەنەوە و هەردوو لا بانگەشە بۆ بە دیموکراسیکردنی کۆمەلگاکەن لەم نێوەندەدا دەستگایەکی جێبەجێکاری کاتێکەدا ئەمەزرێ من نازانم چ دامەزراوەیەک لە ناو هەرێمی کوردستانە هەیە ئەندامەکانی سەر بە هێزێکی دەسەڵاتدار نەبێ پەرلەمانم بۆ بێنە سەرۆکایەتەکانم بۆ بێنە دەوتێت کە ئەم ئەندامێتیە لەسەر ئەساسی یاخود لەسەر حسابی کێشە گەورەکەیە کەیسە گەورەکەیە کە کێشەی ژنانە کە توندوتیژێ بەرامبەر بە ژنان دەوترێت زیاتر کار بۆ کۆکردنەوەی ئەندامەکەن لەوەی کە کێشە گەورەکەتان بیر بێ کە کێشەی ژنان زۆر بە کورتی ئێمە بە نموناڵێت لە 25 نۆڤەمبەر یەکەمین دەستپێکی هەڵمەتەکە کۆبوونەوە بووە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان لە هۆڵی چوارچرا لەویایە بانگەشەمان کردە بەوەی ئەو بنەمانەی ئێمە کاری لەسەرەکەین دروشمی سەرەکی و دروشمی نەتەوەی گرتوەکان لە ئاشتی ماڵەوە بۆ ئاشتی هەموو جیهان ئێمە ئەم دروشمە بە خۆماڵیکردن لە ئاشتی ماڵەوە بۆ ئاشتی کۆمەلگا و بنەماکانی لەسەر سێ تەوەر کارمان کردووە تەوەرێکی توندوتیجی خێزانیە بوونی چەکی بێمۆڵەتە و مەترسیەکانی لەسەر ژن ڕۆڵی ئاشتەوایی ژن لە پرۆسی سیاسی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لەسەر ئەم بنەمایانە هەر ڕێکخراوێک و هەر دەستگایەک و هەر شوێن دامەزراوەیەک جگە لە وەزارەتەکان کە ئێمە حەو وەزارەتی حکوومەتی هەرێم بەشدار بۆ لەو هەڵمەتەیە داوامان لێکردون پرۆپۆزەڵ تەقدیممان بکەن ئێمە وەکو دەستگایەک تەمویل بۆ پرۆژەکان لەوەکەین هەموو ئەو چالاکیانە لە هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی تأكيد دەکاتەوە لەوەی کە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان سەبارەت بە پرسەکانی ژن لە هەرێمی کوردستان و کارەکانی لە چوارچێوەی ئەو بنەمایانەی کە کاری لەسەر جوانە خاندێمە لای تۆ ئێوە وەکو ڕێکخراوی ئاسودە باوکاری ڕێکخراوی ئۆکسفامی بەریتانی هەڵمەتی قردێلەی سپیتان ڕاگەیاند پرسیارەکەم دوو لایەنە ئایا بە هەفتە و دوو هەفتە چالاکی ئەتوانرێ خەمی ژنان چارەسەر بکرێت و ڕێکخراوی ئاسودە تا چەند توانیوێتی ژنان ئاسودە بکات ئەگەر نەیتوانی و ڕێگرەکان چین بەڵێ ڕێکخراوی ئاسودە با بڵین هەڵمەتی قردێلە سپی ئەم هەڵمەتە کە لە سەرتاسەری جیهاندا ئەنجام درراوە بە بەشداری پیاوان و پێشتر ئەم هەڵمەتە کە ئەکرێ مەسەرەن ئێسا قسە هەیە لەسەر قردێلەی سپی شێوایی لە قردێلەی ئایدزە چێ و لە ئۆتیزمە چێ بڵین سەرەتانی مەمکی ژنان با بڵین بەڵام ئەم هەڵمەتە خۆی پێشتر لە 25 وڵاتی ئەوروپایە بە ئەنجام گەیشتووە لە بەشداری بڵین زیاترین بەشداری پیاوان بووە لەم هەڵمەتەیە ئەوەش کە با بڵین ئۆکسفامی بەریتانی و یەکێتی ئەوروپا کە پشگیریان لێکردوین بێتە کوردستان لەسەر داتاکانی پێشتر کە باس کرا کە ئێمە باس لە داتاکانەکەین داتاکان ڕێژێکی زۆر بەرچاو لەم ساڵدا بینین
بەرەو زیادبوون سکاڵا زیادی کردووە و لەگەڵ ئەوەشدا ساڵێکی خوێنایی بوو بۆ ئێمەی ژن بە تایبەتی ئەمە وای کرد کە ئۆکسفامی بەریتانی یەکێکە لە دۆنەرەکانی ئێمە کە ئێمەش ئۆفیسی سەرکیمان لە شاری سلێمانیە بتوانین لە شاری سلێمانی و خۆشیان پرۆژیان هەیە بە یارمەتی بابڵین بە ئاسودە بەڕێوەی ئەبال لە شاری چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ توانی وانە لە هەردوو لە چالاکیەکە ئەنجام بدرێ ئەویش بە ئەو کەسانی ژنان و پیاوانی چالاک بۆ ڕادستکردنی ئەو پیاوان و کوڕان کە بتوانن بەڵێنامەیەکی ئەخلاقی پرسیارێکت لێ یەکەم دوای ناوبڕەکە لەگەڵ تا بەردەوامە بۆی وەڵامی پرسیارەکەم بیتەوە قسە لەسەرەوە کرێ کە بەشێک لەو پیاوانەی کە بەڵێننامەیان پڕ کردووەتەوە و قردێلەی سپیان هەڵواسیوە نەیان هێشتۆ ژنەکانیان لە ماڵەوە بێنە دەرەوە دەشوترێت پیاوان بەڵێن دەدەن کە هیچ شێوازێکی توندوتیژی لە دژی ژنان بەکار نەهێنن پیاوان بەڵێن دەدەن هێزێکی کاریگەر بن لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی پیاوان بەڵێن دەدەن بەڵام دوایام ناوبڕە وەڵام بەرەوە بینەرانی عزیز ناوبڕە وەرەگرین و بەردەوام بین